هەرێمی کوردستان ئامادەیە بە پێی دەستور و بە لە یەکتر تێگەیشتنی هاوبەش کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکات. چارەسەرێک لە بەرژەوەندی تەواوی وڵاتدا بێت و مافە دەستوریەکانی هەمووان مسۆگەر بکات. ڕاستە هێشتا چارەسەر نییە، بەڵام بەردەوامبوونی گفتوگاکان بۆ چارەسەرکردن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی عێراق کارێکی زۆر گرنگە. بێگومان ئەنجامەکانی گفتوگۆ تا ئێستا لە ئاستی خواست و چاوەڕوانیەکانی هەرێمی کوردستاندا نین، بەڵام پێمان وایە بەردەوامبوونی گفتوگاکان تاکە ڕێگەی ڕاستە بۆ بە ئەنجام گەیاندنی هەموو ئەو کێشانەی کە هەیە. پێویستە پەلە بکرێت لە نەهێشتنی بربەستەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار زیانی بە داهاتی گشتی عێراق و ئابووری وڵات گەیاندووە و هیچ سوودێکی بۆ عێراق تێدا نییە کە بەم شێوەیە بەردەوام بێت.